هابات جوان جوم لي بقرة دينارك يلا بسم الله سلام وعلي بري بيذبو حيدر كاك من بو بيسوار قرم اما خوا قبولك بيسوار قرم من دەشت لە کاتی دابەشکردنی میراسە خۆشەویستانم تاوانە و شەر حەڕامی کردووە ئاگاداری بە تۆ با دوایی شەڕ و مەرافەی لێ نەوێتەوە مهابات جوان جوم لي بقرة دينارك اللي ورثة بين آدم برو هرشي كي بيكا نام ناسين الناس یەکەمیان بێبەشکردنی خوشک لە میراسە یەکێکە لە تاوانە گەورەکان لە ڕۆژی قیامەتە ئاوە بەرەکەت لەسەریە گیرێ ئاگادار بە چۆن تۆی کوڕ سوودمەندی لە سەرۆت و سامانی دایک و باوکت ئەوێ بە هەمان شێواز بە پێی شەرعیش خوشکەت لێ سوودمەند بێ ئیتر ئەگەر ڕاتبە ئەگەر عەرزە ئەگەر ئاوە ئەگەر ماڵە ئەگەر سیارێ ئەگەر هەر شتێک دووەمیان خەڵکێکی زۆر هەیە پێشەوەی وەفاتکەن بەشێکی زۆر لە سامانەکانیاندا بەشەکەنە سەر مناڵەکانیان ێژن با دوای شەڕ و عاجزی لێ نەوێتەوە هەتاوەکو ئەم حەدە دروستە ئەوەی نادروستە ئەوەیە تۆ فەرق و جیاوازی خەی لە بێ مناڵەکانت دانەیەکیان فەزڵ خەی بەسەر ئەوەکانی تر یا وەکو کچەکانتی هەر لێ مەحروم کەی ئەمە حەرامە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سەحابەیە بە ناوی بەشیر لە دانیشتو وتی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەو منداڵم دیاریەکم پێداوە فەرمی ئەیداد بە مناڵەکانی ترت وتی نە پێی فەرموو مادام نەداوە بە مناڵەکانی ترت دەبڕۆ لە ئەویشی بسێنم سێمیان هەر کەسێک پارە و سامانێ بەخشێ بە دایک و باوکی یانێکێ لە میراتگرانی وەکو هاوکاریەک ناوی ئەوەی لێنێرێ ئەمە قەرزە حاڵ حساوێ خانیەکەی بێتەواوکان نە هەر ئاوایی بەخشێتە پێیان دوای کە باسی میراس هاتە پێشۆ بە هیچ شێوازێ دروست نییە بۆی داوای ئەو بەخشینەی بکاتەوە نەهی لەسەر هاتووە حەڵاڵ نییە ئەگەر بیوە وارەمیان میراسی کافر بۆ مسلمان حەڵاڵ نییە و میراسی مسلمانیش نایە بدرێتە کافر ئەگەر نوێژ نەکەی و لە گرۆی مسلمانان نەوی یەک مانگ لە تەعزیەکەیە وەپاوە بێسی یەک قڕشی حەڵاڵ نییە بۆ تۆ ئەگەر کوڕ و باوکش بن پێنجەمیان ئەیە بە پارە چەندێک کێشە حلەکە ئەو نێش کێشە دروستەکە بێ ئاگاداروی میراس ئەبێ بە شەرعی خوای پەروەردگار دابەش بکرێ نەک بە حەز و کەیفی خۆت ئەم ماڵە بۆ ئەویانە و ئەو ڕاتبەش بۆ ئەوە نا ئەبێ بە شەرعی خوا دابەشیکەی و بە شەرعەکەی خوش ڕازیوی ئیتر بەر و کەوێ یان وەکو بەر و نەکەوێ ناوێ بڕۆی شکات و شکاتکاری و قانون بگریتە بەر بۆ ئەوەی بتکەوێەوە زۆر یا وەکو شتێکی زیاتر و بکەوێ ئەمە کوفرە بەخوای پەروەردگار ئللا لە حاڵەکاتێ مەگەر حەقی شەرعیت بکەوێ بەڵامی تر نەدەنێ بۆ ئەوەی حەقەکەی خۆت وەربگری ئەگەر شکاتکەی الله ئەعلەم گوناحبار ناگەی شەشەمیان عەلیگیان دەیخۆزان وەڵێ هەر من لە ناوتانە فەقیرم هیچم نییە دەبێژە واز لەو خانیە بێرن دەبێژە مەهابات وانیش مەهابات دەزانم هەر نەیگەرەکە خۆشەویستانم میراس موڵکی تۆ بە تایبەت نییە موڵکی گشت ئەندامی عایلەکەیە خەڵک ئیحراج مەکە منەت مەکە بەسەریانی ژەغەردات پێیان هەر کەسێ بەم شێوازە لە حەقی میراس زەوت کە ئەوە مەفتی بۆ خۆی لێی بخوا تەرا حرامخۆرە و بەدزی لەسەری حسێەوە بە حەدیسی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم حوتەم یەک دوو سێ ئەمە زەکاتەکەیەتی میراس کاتێ دابەشکردنی تاخیرەوێ ئیتر بەهۆی هەر عوزرێکوێ و ساڵی بەسرە چێ ئەبێ میراتگران ئاگایان لە مەسەلەی زەکاتەکەی وێ هەرێکێ و لە حەنای خۆی ئەبێ تەماشا بکە بزانێت چنێکی یەکەوێ لە میراسەکە لەگەڵ سامانەکانی تری ماڵەوەی کۆی بکات و ساڵانە زەکاتی دەربکات ئللا مەگەر بزانێت سوور بەشەکەی نادەنێ ئەوسا زەکات نادەن هەشتەمیان میراتگرانت نابێ وەسیەتیان بۆ بکەی لە دوای مردنت لە بەشە شەرعیەکەیان زیاتر وەربگرن ئەم جۆرە وەسیەتانە جێبەجێ ناکرێ ژنەکە دوای مردم وەسیەت بێ ئەم خانیە بۆ توێ یان بۆ فڵان کوڕمە رسول الله صلى الله عليه وسلم فرين لا وصية لوارث وصية نابي بكري بوكي بو ميرات جران چونك شرع لدواي مردند لتو باشتر ملكك كدي دابش كدو سر خيزانك بوي امامك نهي لسراتو ضلنيا بدواي فرق ناخوشيشي لي اويتو تاخير دابش كدني ميراث كاريكي شرعي نيه وهر بهوي امي شويه زور كات كيش دروسوي الا مگر برزامني هموان لبر مصلحته دواي خن او سادروسته وإلا ئەگەر کەسێکیان داوای حەقی خۆی کرد زۆر پێویست و زەروری بوو ئەوە لەو کاتەیە نابێ حەقەکەی نەدرێتێ ئللا مەگەر نەکرێ ئەو سا شتێکی ترە دەیەم و کۆتایی زۆر زەرورە کاتێک کەسێک ئەمرێ دەست بەجێ هەرچی حەقی خوا و حەقی خەڵکی هەیە لە میراسەکەیە ببەخشرێت قەرزی کردووە حەقی فلان و فیساری خواردووە نەزری لەسرە کەفارەتی شەرعی لەسرە وەسیەتێکی خێری کردووە هەمووی جێبەجێ بکرێ بەبێ دواخستن
ئەمە ئەم دەخاڵە بوو کە زۆر زەرور بوو هەموو مسلمانێ بیبیسێ لە ئێسایە بۆ دایک و باوکت و کەس و کارت لە بیری مەکە بەڵکو ئینشاءڵڵا لە داهاتووە تۆیش لە بیر نەکرێ. وەسەلام عەلەیکوم.